تیمی ڕۆژنامەوانی کەناڵی ئاسمانی پەیام سەردانی گومرجی ئاژەڵانی کردو لا نزیکەوە زم و جۆڵی کڕین و فرۆشتنی ئەو ئاژەڵانەی بینی کە لەو گومرگەدا بە مەبەستی قوربانیکردن ئەفرۆشرێن بەشێک لە خاوەنی ئاژەڵانیش بۆ پەیام دەڵێن قەیرانی دارایی کاریگەری ئەوتۆی لەسەر سونەتی قوربانی نەبووە و هاوڵاتیان وەکو ساڵانی پێشوو سەرقاڵی کڕینی ئاژەڵن بە مەبەستی قوربانیکردن. مەرەدێن بەس لەبەرەوەی ئەمارات گەلک زۆرە سکول لە سووریای لە تورکیای لە هەموو جێ بەرە خۆی دەکوستان کردیا هەموو بەرە خۆی داولێرە کردیا خاصە لە ئەو سەعەمەڕەکانی خۆماری هەموو دەبر بوو وەڵڵا کابرەماری بەخێو کردی ئێستا لە سووریایە لە تورکیای لە زۆر جای دێ لە هەموو دەوڵەتەکان دێتی ئەولێرە ئەکرێ بەس نەگو قەدیمانی قەدیم زۆر زۆر بوو ئێستا کابرات پێشەدا سێ عەیان ساریەک لە عەندێک عەویانێک کیلۆ بزنی دە ڕۆژ پێش ئەوڕۆ بە 3.5 بە 3.7 بوو ئەلان بە 4 ڕۆبەش شولێ مەری بە 3,000 بە 4,000 کاور بە 4.5 بەلان بە 5,000 حالە مادێ ئەو دوو ڕۆژ ئەکرن بەس مشینە سێم ژێژنە و دوم ژێژنە و یەکەم ژێژنە زیاتر بکرێت خەڵمی هەولێرە خێرکەرە ئەگا 10,000 هەبێتن ئەسی مریشکێکی پێ ئەکری بە 10,000کەیت ئەکەتە قوربانی خێ ئەگەر 500 هەبێت دوو بزنا پێکری ملیۆنێکی بێت جوانگایشی پێکری ئەکەتە قوربانی. بەشێک لەو هاوڵاتیانەی لەو مەیدانەدا ئاژەڵیان بۆ قوربانیکردن کڕیوە دەڵێن ڕاستە قەیرانی دارایی هەیە بەڵام بۆ ئەوەی بێبەش نەبین لە پاداشتی قوربانیکردن ئاژەڵمان کڕیوە تا لە ڕۆژانی جەژندا بیکەینە قوربانی و بەسەر هەژاراندا دابەشی بکەین. خەڵکەکە هەموو بەرێ خۆدەداتە ئەو مەیدانەی لۆ قوربانی کڕینێ ئەوی پێبستی سنەتەکی زۆر عەڵیمە ئەوی پێبوەستی لەسەری واجبەکی زۆر خێرە و عەظیمە زۆر کەس هەیە ناوەستی شێلۆی گۆشت بکڕی ناوەستی مریشکێکێ بکڕی ئەو جایی قوربانیە دەکا داوا دەکەین لە هەموو برا بسلمانەکان خێرەکەی بەجێ خۆ ڕابگەینێنن بدەنە فەقیرێکی مستحق قوربانیم کڕیاوە وا لە ناو سیارەیە و ئینشاءالله دەبەمە و خوا بکاتە نسیبێ من و هەموو فەقیرێکیە مانجی قوربانیکردن سونەتەی خوا پێغەمبەرە و زیندوی دەکەینەوە وەکو بسلمانە کاتنە گۆڵکمان کرد دەکەینە قوربانی مەسەلەی قەیرانی داراییشی بۆ ویشە نییە ئەو واز بە لەسەر هەموو کەسێک ئەگەر پارە هەبێت دەیکا پارەشی نەبێت چارەیەک نییە 4 گۆڵکم کرد بە قوربانی سنەتەی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئەگەر هەر کەسێک لۆی بسوڕێ نیعمەتەی خوایە بیکە ئینشاءالله دەیکە قەیرانەکە هەیە برێم نییە بەس یعنی هەر ئەوی مەقسەدی نیەتی لە کردنێبی هەر دەیکە گەورە ناکچکە. قوربانی یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەری خۆشەویستمان و درێژە پێدەری قوربانیەکەی پێغەمبەر ئیبراهیمە مسڵمانان لە 4 ڕۆژەکەی جەژنی قورباندا ئاژەڵ سەردەبڕن و گۆشتەکەی بەسەر خێزانە هەژار و کەم دەرامەتەکاندا دابەش دەکەن بەپێی ئاینی ئیسلامیش ئەو کەسانەی قوربانی دەکەن خوای گەورە پاداشتێکی شایستەیان پێدەبەخشێت. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.